سڵاتان لێبێ ئازیزەکانی هاوڕێمان گەڕاینەوە بۆلاتان لە بەرنامەی تایبەت بە ڕۆژی هەینی بەڵام بەرنامەی ئەم جارەمان زۆر تایبەتترە چونکە چاوپێکەوتن ئەکەین و ئەڕۆین بۆ لای کۆمەڵێک مناڵی بەهرەمەند کە زۆر تایبەتن و بەهرەی تایبەتی خۆیان هەیە لەگەڵ زیتەڵەی هاوڕێمە چەند گەشتێکمان کرد و چاوپێکەوتنمان کرد. زیتەڵە تۆ ڕۆشتی بۆ لای مناڵەکان؟ ئەی چۆن تەوارجان چاوپێکەوتنمان لەگەڵ ژمارەیەک مناڵی زۆر بەهرەمەند کرد کە بەڕاستی هەنێشتی تایبەتمەندیان تیا بوو کە زۆر جیاواز بوو لە مناڵەکانی تر. هەموو مناڵێک بەهرەیەکی خۆی هەیە بەڵام شاراوەیە بۆیە پێویستە لەسەر خێزانەکانیان پەرە بە بەهرەکانیان بن بۆی ئەم مناڵانەش وەکو ئەم بەهرەمەندانی ئێمە توانەکانیان دەرکەوێ. تەوارجان ئەمەوێ ئەوەش بڵێم کە ئەم بەرنامەی ئێمە ئەمە سەرەتا بەرنامە و کۆتا بەرنامەمان نییە لەبەرەوەی لە کوردستانە ژمارەیەکی زۆر مناڵی بەهرەمەندەیە بۆیە داوا لە دایکان و باوکانەکەین هەر مناڵێک کە بەهرەمەندە پەیوەندیمان پێوە بکەن تاوەکو ئێمە بتوانین چین چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین و سەردانیان بکەین. زۆر ڕاستەوە مناڵەکانی هاوڕێم وەکو زیتەڵە باسی کرد بۆمان ئەگەر ئێوەش بەهرەیەکی تایبەتی خۆتان هەیە یاخود لە ڤیستیڤاڵ و پێشانگا و پێشبڕکێکانە بەشداریتان کردووە لە حەج بارێکابێ و پلەی یەکەم یاخود دووەم یاخود سێەم بەدەستان هێناو ئەتوانن پەیوەندی بکەن بە من و زیتەڵەی هاوڕێم لە ڕێگەی پەیجەکەمانەوە بێ یاخود لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە یان هەچ کۆنتاکتێک کە هەمانە لە نێوان خۆمانە فەیسبوکمان هەیە یوتیوبمان هەیە و ئینستاگرامیشمان هەیە. زیتەڵەوایە پەیوەندیکەن بە ژمارەکانی کورساتیشەوە. زۆر ڕاستە و پەیج و فەیسبوک و ئینستاگرامەکەمان هەمیشە کراوەیە بۆ ئێوە بۆی ئەگەر ئێوەش بەهرەیەکتان هەیە ئەتوانن پەیوەندیمان بکەن لە هەشت شارێک بێ ئێمە سەردانی ئێواکەین و یەین بۆلاتان و ئێستاش بینەرمان بن بۆ ئەوەی کە مناڵەکانی هاوڕێمان ببینن کە چەندێک بەهرەمەندن ئەمڕۆ پێکەوە لەگەڵمانابن. فەرموون سڵاو لێبێ کوڕە جوان ئەلێکەسان سڵاویش لە تۆ چۆنی؟ باشم تۆ باشی؟ باشی؟ ئەو چاوە جوانە چ ڕەنگە؟ سەوز ئەی یاوار سەوز ڕەنگێکی زۆر جوانە لەبەرەوەی باشە یەک پرسیارە لێکەم چ شتێک سەوزە لەم وەرزەیە؟ دار و گیاو هەر بژیت ئافرین دەشت و دەرسەوزە دار و بار هەمووی سەوزە هەر بژیت خۆ بناسێنە. من شادلێت ئەمە 4 ساڵە لە قوتابخانەی سیروانی بناڕەتی زۆر باشە ئافرین مناڵێکی زۆر وریا دیاریە زانی تەمەندرێژبی هەر بشی وتە لە قۆناغی چەنی لە خوێندن لە پۆلی هەشت لە پۆلی هەشت زۆر باشە باشە تۆ لە چوانەیەکە زۆر باشی لەوانی بیرکاری زۆر باشە لە بیرکاریە هەر بژی بەڵام ئەم ساڵ جیاواز بوو خوێندن لەگەڵ خوێندنی ئۆنلاینە لە چیایی باشم لەگەڵ باشی لەگەڵ هارەهاریە چۆنی ئەڵێ نارەهاری شەکەی بینی خۆمان بێ وایە؟ نا تەمەندرێژ بیگاڵتە و لەگەڵەکەم تۆ چ خولیایەکە هەیە لە ژیانە؟ خولای ئەو ببم بۆ نەرمەندێکی گیانی یاوار گیانی بەناو خۆیش ناوەسیتەوەی بە گیانی هیوادارین وا بێ ئێمە شەو کاتە شانازی و پێواکەین وەکو خۆمان هەمیشە لە بەرگەکانی خۆمانە چاوپێکەوتنە لەگەڵا سازەکەین باشە؟ کاکە شاد تۆ کاری وێنەکێشانەکەی لەکەیەکەوە دەسە کردووە بەم کارە؟ هەر ئەم ساڵ پێشتر خولە بینیوە؟ ئەیوار ئەی چۆن دەسە کردووە بەم وێنە جوانانەی کە ئێسای کێشی؟ لاپور مەکتەبەکەشم پشتگیریم کرد هەر بژیت ڕێز و سڵاومانەیە بۆ قوتابخانەکە و ئەو کەسانەشی کە هادەرە بوون لە ژیانتا لەبەرەوەی بەڕاستی تۆ کارێکی مرۆڤانەی باشەکەی. کاکە شاد پێشتر هیچ خولێکە بینیوە؟ خولم بینیوە بەس لە وێنەکەشانە نا لە وێنەکێشانە نا باشە تۆ ئێسا پێمان بڵێ وا بزانم بەشداری کێبڕکێکی کردووە وایە؟ ئاسی چەندەمە بەدەستێناوە؟ ئاسی یەکەم ئەی هاوار ئاسێکی زۆر باشە باشە چۆن چانسی ئەو پێ بەخشرا بەشداریم کێبڕکێەکەی؟ مامۆستافینەس بوو پێوتم وتی شتێکی وایە بەڵێ ئەو پۆستەرە کرد ئیتر بە ئیمێڵی خۆی بۆ ویئێنی نارد یەکەم بوو زۆر باشە هەر بژی کاکە شاد ئەگەر بکرێ بە وردی باسی ئەم کارە جوانەتمان بۆ بکەی. ئەمە باسی پێگۆژیانی جیهانەکە بە ئاشتیانە ئەو زەوێش باسی هەر پێگۆش ژیانەکە ئەو خێزانش لە ناو دەمامکەکە شادبوونەوە بە خێزانەکانمان لە دەستدانی ئازیزانمان و دەمامکەش ڕێنمایی کۆڕۆنایە. باشە ئەو خێزانە کیە؟ خێزانەکەی خۆتن؟ بەڵ زۆر باشە هەر بژین تەمەندرێژ بن. کاکە شاد ئەو مەوادانی بەکاری هێناوە لەم کارەیە چی و چی؟ موادی ئاکرلیکم بەکارهێنا ئاکرلیک
هەرەوەیە بەڵێ. ئەی باشە بە قوڕەزانیشت دروستکەی نەوە. ئێزانی وێنەی من بکەی بەڵێ بۆ داهاتوو وێنەی منیش بکە باشە ئەی باشە لەگەڵ خوێندنا چۆنی باشم ئەی بمنیە هیچ کەوتنێ شتێکە نییە نەوە. باش هەر بژی تەمەند درێژ بی بەو هیوایم لە ئایندەیە بەرەو پێشتر بچی کاری زۆر باشتر بکەی بەڵام لەگەڵ ئەوانەشە پەرە بە خوێندنەکە و بەی بە بەردەوامی باشە لەگەڵ ئەوەشا بیرە نەچێ تو ێشە مناڵێکی جوانی ئەبێ بە بەردەوامی خولیای کاری مناڵانە هەبێ هاوکاری ئەو مناڵانێکی کایانەوێ کاری وێنە کێشان بکەن وەکو تۆ سەرکەوتوو بن باشە واتە ئەو کاری کە خۆت ئێسایی زانی هاوکاری مناڵانی تریشی پێ بکە بۆەوەی ئەوانیش وەکو تۆ سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ تۆ کاکە شاد تەمەند درێژبی هەر بژیت ئافرین مناڵەکانی هاوڕێم هەروەکو ئەزانن بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە مناڵە بەهرەمەندەکان بۆیە ئێستا هاتوین سەردانی یەکێک لە مەلەوانگەکانی شاری سلێمانیمان کردووە کە زۆر بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی کوردستان و عێراق مناڵێکمان هەیە لە تەمەنی خۆیان بەهرەمەندە و یەکەمە بۆیە پێمان خۆشە گفتوگۆی لەگەڵ بکەین وەرن لەگەڵمە چۆنی چاوەڕێی من تەکرد ئاوا دانیشتووی باشە پێم بڵێ بۆ مناڵەکان با بدناسن ناو چییە؟ هەمیشە چەند ساڵی؟ 6 ساڵی ئەی چەند یەکە مەلەوانی چەند ساڵە مەلەوانی؟ لە ششمانیەوە هاتم بۆ مەلا لە شەژمانیەوە مەلاکەیت؟ باشە پێم بڵێ کێ یارمەتی دەری تۆ بووە کە لە شەژمانیەوە ئەو بەهرەی تۆی دەرخستەوە و هاوکاری کردویت؟ من باوکم ئەگەر ئەو باوکم نەبووایە ناهاتم بۆ مەلا ئەو مەلەوانیم نازان ڕاستە کەواتە خێزانەکەت هاوکاری تۆیان کردووە لێرەوە دەستخۆشیمان هەیە بۆ باوکە کە یارمەتی تۆی یاوە ئەگەر ئێستا باوکم نەبووە من کەس منی نابن بۆ مەلا مەلەوانیش نابم کەواتە تۆ ڕۆژانە باوکت ئەدبا بۆ مەلەوانگەکان هەموو ڕۆژێ هاوکاری تۆکە لە شەژمانیەوە هەر باوکم منی هێنا باشە لێرەوە چی بە باوکتەڵێ؟ پەیامێکی بۆ بنێرە لێرەوە ئالێەوە سێری ئەو شاشەیە بکە بڵێ زۆر سپاس دەکەم باوکە گیان کە ماوەی ئێستا تەمەنی 6 ساڵە ماوەی 6 ساڵە هاوکاری منە کردووە زۆر سپاس باوکەم من تۆ لە شەژمانیەوە هەدا 6 ساڵی منە هێناوە بۆ مەلا هەر بژیت دەستخۆشی باشە پێم بڵێ تۆ هەفتەی چەند جار ئەڕۆی بۆ مەلەوانگەکان ڕاهێنانەکەی؟ وەڵام من هەفتەی 4 ڕۆژ هەفتەی 4 ڕۆژ زۆر باشە ئاوا بەو شێوازە گرنگێکی زۆرەی بە مەلەوانەکەت ئەی پێم بڵێ ڕۆژانە چەند کاتژمێر ڕاهێنانەکەی؟ تقریبا 2 ساعات مەلاکەم 2 ساعتی ڕاک 2 ساعتی ڕێک بەبێ وەستان؟ هەر بژیت ئەی باشە چۆن هیلاک نابی چۆن ماندوو نابی؟ نه هیلاک نابم من ئێستا 3 مەدالیە و کاسێکم من 3 مەدالیا و کاسێک هەر بژیت باشە پێم بڵێ دواتر باسی ئەوانە شەکەین کە هاتمە ئێرە بینیمی کە خۆت گۆڕی و دواتر باوکت وەکو باست کرد هاوکاری تۆی کرد قژی بۆ بەستیت و کڵاوەکەی کردە سەرت و بەو شێوەیە ڕۆژانە هاوکاری تەکە؟ تۆ شەهێنێت ئەش گۆڕێت و ئەشبا بۆ مەلانگەکان؟ قژیشم بۆ دایانەوە خۆ منیشە شوات هەر بژیت سەرکەوتوبی باشە پێم بڵێ ئێرەزانی کوێیە؟ ئەمانە لۆکەرەکانن ئەمانە لۆکەرەکانە ڕقم 8 ڕقم 3 یا هەموو ڕقمەکانی تۆ حەزت لە چ ڕقمێکە؟ حەزت لێ ڕقم 3 واتە ئەگەر بیت جانتاکەت ئەکەیتە ناو لۆکەری ڕقم 3ەوە؟ نا سێنا ئەی سا لە دوای ئێمەوەیە زۆر باشە عینەکە کەشە کردوتە سەر بۆی کە ئامادەبی بڕۆین بۆ ناو مەلەوانگەکە مناڵەکان ئێوەش لەگەڵ مانابن وەرە با بڕۆین جلەکانیش زۆر جوانن ئەزانی باشە پێم بڵێ تۆ کە هەفتەی 4 جار ئەڕۆی بۆ مەلەوانگەکان لەوێ بەم شێوازە کە ئەڕۆیتە ناوە خۆت ئاماداکەی ئاوا بەڕاکردنەوە بڕۆی یان چۆن ئەڕۆی ڕاهێنانەکەی؟ باشە ئادی بزانم زیرەکی ئەزانی ئێرە کوێ ئەمە چییە؟ جاکوزی بۆ چی بەکارێت؟ جاکوزی بۆی ئەگەر سەرما بێ بێتە ئایرا ئەی تۆیت؟
من نییەم بەس ناوبوومە ساوناکە و ساوناکە هەر زۆر خراپە. ڕاستە ساوناکە بۆ تەمەنی تۆ زۆر گونجاو نیە ئەی ئەوەیان چییە؟ ئەوە ئەدی با بڕۆین زۆر زۆر جوان ئازانی؟ وەرە ئێرە وەرە لای منەوە ئێرە ئاوی مناڵانە؟ ماسیشی تیا دروست کراوە لە دیوارەکان تۆ حەزی لە چ ئاژەڵێکە؟ تۆ خۆت ئیستا ماسیت بووی بە ماسی وایە؟ بوومە دۆلفین. تۆ بووی بە دۆلفین؟ مە دۆلفینە تۆ دۆلفینەکەی هاوڕێمی؟ دۆلفینیشی تایە سێرکە. ئەزانی تەمەنی تۆ ڕێگە پێدراوە کە لە ئاوەکەیە زۆر ڕێگە پێدراو نییە لە ئەو ئاوەی کە 3 مەترە یان 4 مەترە تر بەپێی مەزبەحەکان کە ئەگۆڕێ مەلە بکات چونکە وەکو بڵێ تەمەنی زۆر گونجاو نییە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەم مناڵە بەهرەیەکی تایبەتی هەیە بۆیە تۆ ئەتوانی مەلە بکەیت. من جاران لە پۆلیەکیش نەبووم 5 ساڵیش نەبووم مەبزان 3 ساڵ بوو لە ئاوی دەربەری خانە مەلەمە کرد. بەڕاستە؟ بەقورعان. ئەی لە دوکان؟ وەڵا ڕۆیشتم بۆ دوکانێ قەدەغیان مەلەکەی بۆیە مەلەم نەکردووە بە زۆریش بە باوکم وتووەوتمە بە مەلە بکردنەی هێشتا. آخر تۆزێک مەترسیدارە بۆیە پێویستە لەگەڵ خێزانەکان تا بڕۆی باشە بۆی کە هیلاک نەبی. دوکانەکەی سەرەوقی ناکە بەحرە خۆشە. یعنی لە دوکانەکەی سەری شەومەلەو کردووە بەس دوکانەکەی خوارەوە هی گەشتیاریە نابێت وایە؟ تۆ لێرە چی بە مناڵەکان نێڵی؟ پێیانەڵی کە نابێت لە خۆیانەوە بچنە ئاوە ئەگەر مەلە نەزانن پێویست ناکات خۆیان هەڵەنە ناو ئاوەکە دوای مەترسیە بێ بۆ لە ژیانیان. ئەگەر خۆیان مەلە نەزانن ئەبێ بە مدەڕێک خۆی فێریکە. گوێتان لێ مناڵەکان ئەبێت خۆتان فێرکەن دواتر بچنە مەلەوانگە و مەلە بکەن. جار ئەبێ لە 1 مەتریەوە خۆتان فێرکەن لە 2 مەتری اینجا لە 3 مەتریەوە خۆتان فێرکەن. زۆر ڕاستە یاخود ئێرە بەکاربێنن ئێرە چەند نزم و خۆشە ئەتوانن لێرە ڕاهێنانکەن دواتر بچنە ئەوێ. عادی با بچینە ئەولا وەرە لەگەڵ ماڵ. ئەزانی ئەو وێنەی کە لەسەر دیوارەکەیە ئەوە زانی چ جۆرە مەلەیەکە؟ هەر بژیت تۆ زۆر زیرەکی. پەپوولە مەلە عادی بۆمان باسکە تەکنیکی پەپوولە مەلە چۆناییە. یەکەنجا ئەگەر نەدانزانی قاچخان بێنە دەرەوە هەردوو قاجلێ بە لەناو ئاوەکە تاو اینجا دەستەکەش بە قاینی دێنەرە دەرەوە بۆ سەرەوەش نەڕۆ ئاوە بۆ پێشەوە بڕۆ. بۆ سەرەوە نەڕۆن بۆ پێشەوە بڕۆن. ئەی باشە هەناسە پێویستە هەناسەکەی چۆن بێ؟ بۆ شێوازە هەناسەوە برگێ؟ زۆر جوانە زۆر باش مەلاکەی ئەزانی ئەی باشە پێم بڵێ چەند جۆر مەلە ئەزانی؟ باسکە مەلا شتە مەلا بۆقە مەلا پەپوولە مەلەم ڕۆژە شتێکم کرد بۆ پاڵەوانێتی ئەم مەلەیەش ئەزانم حەت دەست و قاچمە بستنە بەلای سێمەتی ئەفرەمەیە بەس ئەو کێوتی وتی ئەوە بۆ تەمەنی تۆ نابێت وتی ئیتر مەیکەرەوە. خۆتی شێکم بە خێرایی بکو وایە پاڵەوانێتی بێ وتی ئەوەش خەڵاتە مەگە ساونا و هەموو دەست بەسراوی و لەگەڵ قۆت وتی ئەوانە مەکە. ڕاستەکە ئەزانی بۆچی؟ چونکە ساونا و هەڵمەکە بۆ هەناسەیانت خراپە هەروەها ئەو دەست بەسترانەوەی لانەیە ئەزانم کە تۆ ئەتوانی هەربەیتە دەرەوە چونکە تۆ بەهرەمەندی بەڵام ئەگەری هەیە کە ئەو ڕۆژە هیلاکبی دواتر هەناسە و پێنەمێنێ یاخود قاچ دەمار بگرێیان هەر حاڵەتێکی تر نەتوانی بێتە دەرەوە کاتە ئەوانە مەکە باشە ڕاهێنانی تر بکە ئەوانی کە خۆتێکی ڕۆژانە. باشە پێم بڵێ تۆ چی جۆرە مەلەیەکە زۆر حەز لێ وەرە با بچین لەوێ دانیشین. تۆ چی جۆرە مەلەیەکە زۆر حەز لێ؟ ئەم کورسیە چەند جوانە؟ حەزم لەو جۆرە مەلانەیە حەزم لە باسکە مەلەیە بۆقە مەلە. کامیان زۆر حەز لێە؟ بۆقە مەلە؟ ئەزانم بۆقە مەلە چۆنایە سێکە بزانە ڕاستیکەم بەم شێوازە دەست داخەیت و دوایی دەسەکەیتەوە. خەڵەت بوو؟ عادی بزانێت کامەم خەڵەتە.
اینجا دوای ئاوە وانە بەمە ئاوەکە لابیت دواتر ئاوە دەستێنیتەوە هەر بژیت بس ئەوەش خەڵەتە لێ هەتا آخر نابێت تا ئێرە وایە ئەوە زۆر زۆرە اینجا ئەی سەرێ ئەبێ سەر ئاوایی بچێتە ئاوەکە و ئەنج دوای سەر بێنتە دەرەوە یەکەم جارە بێسەر بێنتە دەرەوە اینجا دەستەکەم هەر بژیت باشە دواتر مەلەمان بۆ کە بۆی کە مناڵەکانی هاوڕێشم تۆ ببینم باشە عادی وەرە تۆزی ڕاهێنانم پێ بڵێ با پێکەوە بیکەین مناڵەکانیەوەش دەتوانن ئەم ڕاهێنانە بکەن کاتێکەیەم بۆ مەلەوانگەکان پێش مەلەکردن وایە ئێ دەستمان بەرینە سەر باشە جاری ئاوا جاری ئاوا ئەی قاچمان چی لێ بکەین بیجوڵێنی بەنووکی پێ باشە تۆ خێراتری زانیاری زۆر زۆر زۆری پێیە باشە پێم بڵێ وەرە بە ئەوە بڕۆین پێم بڵێ لێرە ئەها ئەمەی لێیە ئەم قاچە تۆ ئەمانە بەکارێنی بۆ ڕاهێنان ئەمە بەکار ناهێنی ئەمە هی لوتە هی گوێچکەیە تۆ لوتەکەش ناکەیت هەر بژیت تەواو مەلەوانی ڕاستەقینا بێ بەم شێوەیە بێ کە لوت بەکار نەهێنێ بۆی کە لە ئاوەکەیە هەناسە بیتەوە ڕاستە تەکنیکەکان زۆر زۆر بە جوانیە زانێت باشە تۆ ئەمانە چوزانی چۆن فێر بوویت باشە تا ئێستا بەشداری چەند پاڵەوانیت کردووە دوو پاڵەوانی ئەی باشە پێم بڵێ بەجارێ لە سەیزاق کردم چوار هەمیش بوو لەسەر نەمزانی دوومە دالیا کاسی پێنێ هەر بژیت زۆر باشە آخر تۆ پاڵەوانێتەکان لەگەڵ تەمەنی گەورەتر لە خۆشیەکان چونکە تەمەنی ئەم 6 ساڵە تەنیا کردم چونکە ئەوانەی تر لە من گەورەتر بوون ڕاستە 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 بەڵام پاڵەوانێتی لە تەمەنی 10 ساڵەوە دەست پێکا بۆیە تەمەنی تۆ دانێکیشی لە هایکرێس کردم نەک مەداریان وایە بەس ئەمەلە خێرا زۆر خێرا بوویت ئەم جارە کە پاڵەوانێتیت کرد پێم بڵێ منی ژێم سیر دەکەم چەپڵت بۆ لێم باشە ئەی باشە پێم بڵێ کاسەکانت لەکوێ داناوە خەڵاتەکانت لەکوێ داناوە مەدالیاکانت هەیە ئاوای یا ڕاستنی خۆم ڕستنی خوشکە کەم و ئەوەی یا ڕستمێکی خۆم میتیا بوون بە 4 ساڵ هەر بژیت ئەوە هەڵواسراوە ئێستا هەمووی دانراون کاسەکە میشیتی ئەمەدارەکە هەڵواسراوە هەر بژیت باشە تۆ دڵنیام کە بەردەوامە بی بۆ ئەوەی کە گەورە بی ببی بە ڕاهێنەری مەلەکردن ڕاستە دواتر چەندین خەڵات و کاسی تر ڕیز دەکەی لەسەر ئەو شوێنی کە دادناوە پلانە بۆ داناوە پێت خۆشە ببی بە ڕاهێنەر حەزەکەی کە گەورە بی ببی بەچی من حەزەکەم ببم بە دکتۆرێک و لەگەڵ ببم بە مەلەوانێک مداڕێدە هەر زۆر باشە ببی بە دکتۆرێک و ببی بە مەلەوانێکی ژواتە دوو ئیشەکری ڕاستە کاتە لێرەوە پێم خۆشە کە خێزان و دایک و باوکانی مناڵی وەکو تۆ پشگیریان بکەن بۆی کە بەهرە و توانەکانیان دەربکەوێت من باوکێکم هەیە کەس باوکی وانییە بۆ منداڵ یاخواتە من درێژ بێ باوکە بڵێ چی؟ پێی وتم باوکم وتوێتی هەنێم کچێ بە باوکمی وتوە وتی ئێمە چۆن ببین وەکو هەمیشە ببین ئاوا مەلەوان کاتە هاوڕێت هەیە پێ دەڵێ وەکو تۆ لە مەکتەبیشە مامۆستا کارەمەی پێ وتوە وتی حەستان لە چیە هەموو کچەکان وتوە لە حەزمان لە مەلەوانی
هەمووی کاتە تۆات لە هاوڕێکانی شکردووە کە حەزیان دروست بێ بۆ مەلەکردن ڕاستە؟ باشە لەوانەکانتە حەز لە چ وانەیەکە لە خوێندنە؟ من حەزم لە هونەرە وەرزشە میوزیک لەگەڵ ئینگلیزی وەرزش ئێستا کە ئەمە ژێکێکە لە وەرزشەکان هونەریش بەس ئەمە چونکە ئێمە تەمەنمان یەک شەش ساڵە؟ شەش ساڵە بەڵێ یەک لە پۆلیەکین بۆ تەبلیغی خۆشمان پێکە تەبلیغی ئەومان پێکە ئێمە پێکەین هەر پێکەین کاتە خۆت بەدر لە پێکەنینی ڕۆژانەی دەرسەکانی ترت ڕاهێنانی قورستر و سەختترەکەی وایە؟ ئەتوانین سێری ڕاهێنانەکانت بکەین؟ یعنی چۆن؟ تۆزێ مەلەمان بۆ بکە بۆی مناڵەکانی هاوڕێشم تۆ ببینن. من ئێستا حەزم لێتی هەر مەلەکەم باشە لێرە با ماڵاوایی لە هاوڕەکانمان بکەین چونکە من ئەڕۆم چاوپێکەوتن لەگەڵ مناڵێکی تری بەهرەمەند دەکەم کە وەکو تۆ بەهرەمەندە ئەو لە بواری کاراتیایە زۆر باشە باشە اینجا لێرە ماڵ ئاواییەک بکە لە هاوڕێکانمان یەڵە با بڕێین مەلەکانمان بکەین وەرە ڕاهێنانی شەکەی شاوێتی یەکێک لە مناڵە بەهرەمەندەکانی کاسیوەی بازیانی عزیز لەگەڵمان بەنیێسا چین هەنێک گفتوگۆی لەگەڵەکەین لەسەر ئەو وێنانی کە کێشاوێتی فەرموون. باشی ناوت چییە؟ کاکە دیاری تەمەنە چەنە؟ 16 ساڵی هەر بشی کاکە دیاری لە پۆلی چەنی؟ لە 11 زانستی باشە پێم بڵێ هیچ ساڵێک ماویتەتەوە؟ نەخێر زۆر باشە کەواتە خوێندکارێکی زیرەکی باشە پێم بڵێ تۆ گرنگی بە چ بوارێکی لە ژیاندا؟ بە بواری هونەر هونەری چی؟ هونەری شێوەکاری باشە تۆ بەهرەیەکی زۆر باشە هەیە وەکو مامۆساکانیش باسییان کرد لە ساڵی چەنەوە دەستی یاوەتە کاری وێنە کێشان 2015 زۆر باشە ئێستا 2000 چەنە 21 واتە 6 ساڵە زۆر باشە تۆ بەردەوام وێنە کێشی کێ فێری کردی؟ مامۆسا یوسف هەر لە کازیوەی کوێ؟ کازیوەی بازیان واتە تۆ بەبێ دابڕان بەردەوام خەریک بووی؟ باشە پێم بڵێ تۆ پێ و خۆشە لە چ بوارێکە وێنەکانی بکێشی؟ واتە سروشت زۆر باشە ئەتوانی وێنەیە مشتێ بکێشی؟ ئەتوانی وێنەی چۆلەکەی بکێشی کە باڵەکانی ئاوا لێ کردووە؟ زۆر باشە ئەوە شتێکی زۆر باشە باشە تۆ لە باڵ کاری وێنە کێشانە گرنگی بە خوێندنەکەشەی لەوانەکانتە زۆر باشی زۆر باشە کاکە دیاری سەرەتای وێنە کێشان کە دەستی پێکرد بە وێنەی چی دەستی پێکرد؟ زیاتر بە وێنەی ئاژەڵەکان بە قەڵەم دەستمان بە قەڵام ئەی ئەزانی وێنەی فلم کارتۆن بکێشی وێنەی منیش ئەزانی بکێشی من کوڕێکی سەرنجڕاکێشم بەلای تۆوە ئەزانی وێنەیەکە بکێشی ئەگەراوە بکەم زۆر باشە وێنەیەکم بۆ بکێشە بۆ ئەوەی منیش لە ژوورەکەی خۆما هەڵی واسم باشە کامیێنەی لە هەمووی کۆترە بەلای تۆی سەرەتا دەستی پێکرد هەموو وێنەکان لە 1 ساڵە هەموو وێنەکان لە 1 ساڵە کەواتە ئەبێ ئەسا ژوورێکی پڕ وێنەوە هەبێ وایە باشە تۆ چی بە مناڵانە لێ ئەو مناڵانەی کە نانەوەی هیچ بەهرەیەکیان نەبێ بۆ خۆیان لە ماڵەوە هەر ئاوا دانیشتون پێویستە هەز بەهرەیشان هەبێ بیدۆزنەوە کاری پێدەن زۆر باشە باشە تۆ بەشداری پێشەنگاو کردووە
لەکوێ لە مەسوولەکە هەر پێشانگەی منداڵ پارێز چەند جار بەژاری زۆر باشە کەواتە سوودێکی باشە لە مناڵ پارێز بینیوە وایە سوودێکی باشە لە کازیوەی بازیان بینیوە دەستی خۆشی کاکە دیاری لەو وێنانەیە کە کێشاوتە کامیێنەی بەلای تۆ لە هەمووی جوانترە زیاترە وێنەی پێچ باشە ئەو وێنەیە باسی چیەکە وێنەیەکی سروشدا کە لەسەر ڕسمیشی ڕاستی کێشاوەکە واتە لەسەر وێنەی تر کێشاوتەتەوە زۆر باشە ئەو وێنەیە چەندێکی پێچووە تا کێشاو زیاتر لە 6 کاش 6 کاتژمێر بەڕاستیەوە کارێکی زۆری ویستووە کاتێکی زۆریش پێوی سەرقاڵ بووی باشە تۆ بەردەوام وێنای کێشی ئەچیتە ناو سروشتەوە واتە هەر لەبەر وێنای کێشیتەوە باشە بۆ هەوڵنایی بچیتە سروشتە جوانەکانی کورساتەوە وێنەی سروشتی جوانی کوردستان بەڕاستی بکێشی واتە ئەو کاتێک کە خۆ لەوەی ئەو کاتە وێنەکە بکێشی زیاتر وەڵا نەڕەخساوە بۆ مشڵا لەگات بۆ ئەو کاتانەیەکی بۆ گەشت و سەیران لەگەڵ خێزانەکە تا ئەتوانی ئەو کاتانە سوودی لێ بینی وایە هەندێک شاشەکان هەڵام بیبە لەگەڵ خۆتا شتێکی زۆر خۆشە ئەبێ ئەو شتانی کە پێتە ببن بە هاوڕێی هەمیشەیی و نابێ یەکتری لەبیرکەن بۆ ئەوەی فڵچەکە توی خۆش بێ تۆش فڵچەکەی خۆتت خۆش بێ باشە هەر بژی بە هیوای هەرچی مناڵان لە کاتی پشوەکانیان نابێن بۆ کازیوەکان لەبەرەوەی مناڵ پارێز کە ئەو کازیوانەی کردوێتەوە بۆ سوودی مناڵان کردوێتەوە بۆ هیوایم هەمیشە بەرەو پێش بچی کە لە ئایندەیە مامۆسایەکی باشی وێنە کێشانە لێ دەرچێت بۆ ئەوی تۆشە و بەهرەی خۆ بگەێنی بە هەموو مناڵان زۆر سپاس کاکە دیاریکار تەمەند درێژ بێ هەر بژی مناڵەکانی هاوڕێمان بەردەوامی لە سەردانکردنی مناڵە بەهرەمەندەکان ئێستا هاتوین بۆ هۆڵی هەڵۆکان کە لێرە یاری کیۆکۆشینەکەن و ئەم مناڵەش یاریزانی کیۆکۆشینە پێکەوە ئەیبینین بزانین کە بەشداری چەند پەڵاوانێتی کردو و خەڵاتی چی وەرگرتو و پشتێنی چی هەیە لەگەڵ مابن با بڕێن بۆ لای سڵاو لێوێ چۆنی؟ باشم ناو چییە؟ ئاریا ئاریا تەمەنت چەنە خۆ بناسێنە بۆ مناڵەکانی هاوڕێم؟ منام ئاریایە تەمەن 12 ساڵە ماوەی 2 ساڵ و نیوە هاتوون بۆ یاری کیۆکۆشین هەر بژیت سەرکەوتوبی باشە پێم بڵێ ئەم جلو بەرگە تایبەتانە چییە لەبەرتە؟ ئەوە دروبەرگی کیۆکۆشینکە کاراتیە باشە پێمان بڵێ کیۆکۆشین واتە چی؟ واتە نهایەتی ڕاستی کاراتی ئەی باشە تۆ پشتێنەکەش ڕەنگی زەردە؟ بەڵێ سەرەتا ڕەنگەکان لە سپیۆ دەست پێکات بەڵێ اینجا پرتەقاڵی اینجاشین اینجا زرد کەواتە تۆ چوار پشتێنە تێپەڕانەوە بەڵێ سێ پشتیانە چوار سپی و پرتەقاڵی و شین و زرد شین و زرد هەر بژیت زۆر زۆر باشە بۆچی پشتێنی زردیان نایتە تێ؟ لەبەروی لە ئاسی زەردام باشە دوای ئەمە ئەبێ بە پشتێنی چ ڕەنگ؟ سەوز سەوز دوای چەندێک ئەتوانی پشتێنی سەوز بەدەستبێنی؟ دوای 5 مانگ 5 مانگ کەواتە ڕەنگەکان بەپی ئاستەکانە گۆڕێت؟ بەڵێ هەر بژیت زۆر باشە ئەی ناوی ڕاهێنانەکانە زانی ڕاهێنانی چی ئەکەن چکەوا بزانم ناوی تایبەتیان هەیە بەڵێ ناوەکان چی و چی نەتوانی پێمان بڵێ؟ بەڵێ ئێستا ئەمە پێوترێ زووکی ئەمە شیتە ئەمە مایگری ئەمەش هینگەدان ئەوەش مایکاگری ئەوەش جەودان ئەوەش چەودان هەر بژیت زۆر باشە ئەی پێم بڵێ تۆ هەفتەی چەند ڕۆژ یەی ڕاهێنانەکەی لێرە؟ هەفتەی 3 ڕۆژ هەفتەی 3 ڕۆژ بەیانیان؟ بەیانیان نییە ساعتی نە نیوەڕانە حوت و نیو بۆ 9 نیوە حوت و نیوی ئێوارەیە تا 9 نیوی شەو هەر بژیت باشە ئاریا وەرە لەگەڵما باسی ئەمەشم بۆ بکە ئەمە زیاتر لە یاری بۆکسینە بەکارێک لێرەش ڕاهێنانتان هەیە؟ بەڵێ باشە ڕاهێنانی چی ئەکەن بەمە؟ ئەوە بۆ لێدان و تووشیداوانە بەکاردێنێت هەر بژیت ئەوەشیان بە هەمان شێوەیە ئەی ئەمانە چین؟ ئەمە بەکارێنی تۆ؟ بەڵێ ئەی ئەمە خەڵاوە نانە باشە تۆ دەستکێش و جلی تایبەتی خۆت هەیە دەستکێش هەیە؟ بەڵێ تایبەت بەخۆ بێ؟ بەڵێ دڕێ خاچیش هەیە ترعیقاتیش هەیە ئەی باشە پێم بڵێ سێری فیلموشتەکەی سەرسامبی بە کارکتەرێک حەز بکەی وەکو ئەو کە گەورەبی بەردەوام بیت و بە شێوازی ئەو بەهرەمەند بیت؟ بەڵێ
زۆر چاکە. باشە پێم بڵێ ئەمانە چین؟ ئەمە بەڵێ هینە لاسیکە بۆ بێزکردنی هینە دەستە بۆ زووکی. کاتێکێک لە سوودەکانی ئەم یاریە ئەوەیە کە جستت بەهێز دەکات. بەڵێ. تۆ هەستت کردووە کە جستت بەهێز بووە؟ بەڵێ بەچیە هەستت پێ کردووە؟ وەڵایی هین شتی قورسراڵەگری؟ باشە ماسوولەکانە گەورەش بوون؟ بەڵێ ئەی شانە ساعت چەنە خەوی؟ سەعادە هەر بژی کاتە پێویستە شانەش زوو بخەوی ئەی بەیانیان ساعت چەند هەڵەسی؟ ساعت 7:30 هەشت. هەر بژی زۆر باشە. باشە پێم بڵێ تۆ لە پاڵەوانێتی چیا بەشداریت کردووە؟ پاڵەوانێتی کاتا و کۆمیتە. کاتا و کۆمیتە ئەوانە چین؟ کۆمیتەوەی کە لەگەڵێکێکە هین کۆمیتاکەی لەدانوانە باشە کاتا شینە هەر گوشتەکان. هەر بژی زۆر باشە. باشە ئاریا پێم بڵێ کاتا جوڵەکانی چۆنایی یەتوانی بۆم بکەیت؟ بووەکانی زۆر ئادی باوەرە با بچینە ئەویان با پێکەوە بیبینین. هەر بژی چەند باشە. باشە ئاریا پێم بڵێ بۆچی ئەو سەوتە دەرکرد و ئاوا ئەو ناوانە ئەڵێ ئەوە واتای هەیە؟ بەڵێ واتاکانی چین ئەزانی؟ نەخێر باشە ئەی پێم بڵێ بۆچی ئاوا ئەکێشن بە سکتانە و اینجا لێرە شتێکم بینی کە ڕاهێنانت پێ کرد پێشتر کە هاتم وابزانام لێرە هەیە توانین بەکاری بێنین وەرە زنجیرە؟ ئەو زنجیرە چۆنایە بۆمان باسکە. باشە ئاریا تۆ لە کاتی ڕاهێنانە کات هەبووە کە تۆزێ ئازارت پێ بگا؟ بەڵێ یەکەم جار بەس ئێستان یەکەم جار ئازارت پێگەشت بەڵام ئێستا هیچ ئازاری پێ ناگات و ماسوولکەکانە گەورە بوون و گەشەی کردووە و بەهێز بوون وایە؟ کاتە تۆ ڕاهێنانی کردو کە بۆ ئەوی بگەی بەو ئاستا ئادی ئەمەمان بۆ بکە؟ هەر بژیت. و ئاریای هاوڕێمە چەند شەهادەیەکی تایبەتی خۆی هەیە لێرە تەمەنی سەری وێنەکەی کەن تەمەنە بچووکترە ئازانی؟ لێرە چەند ساڵی؟ لێرە 9 ساڵی. ئەمەیان هی پشتێنی؟ پرتەقاڵیە. ئەمە شیان هی پشتێنی؟ شینە. ئەی ئەمەیان؟ پشتێنی زەردە. هی پشتێنی زەردە هەر بژیت سەرکەوتوبی. ئەی ئەمەیان؟ ئەوەی بتۆڵەکەی دۆکم بووی کۆمیتە بوو. مناڵەکان سێرکەن چەند بەهرەمەند و جوانە لێرە پلەی یەکەمی بەدەستهێناوە لە بتوڵەی دهۆکە هەر بژیت سەرکەوتوبی و لەمەشا لە کاتا بوو لە سلێمانی لە هەواری شار کاتا لێرەش هەر پلەی یەکەمت بەدەستهێناوە. بەڵێ کەواتە تۆ لە پلەی یەکەمەکانی سەرکەوتوبی ئاریاگیان. باشە پێم بڵێ سەرەتا کە دەستەکەن بە یاریەکە وشێکی خۆتان هەیە جوڵەیەکی تایبەتی خۆشتان هەیە وایە؟ بەڵێ ئووس. باشە کاتە با لێرەوە ماڵئاوایی لە مناڵەکانی هاوڕێمانکەین بەو شێوێ بامیش بیکەم لەگەڵ توێ بەم شێوەیە؟ بەڵێ قاچ ئەبێ چۆن دانی؟ هەر ئاسایە باشە یاڵە بەدرە دەست ئاوە. ئۆکێ دەی 1 2 3 ئووس ماڵاوە. مناڵەکانی هاوڕێمان هەروەکو پێمانوتن بەرنامەی ئەم جارەمان لەسەر مناڵە بەهرەمەندەکانە بۆیە پێمان خۆش بوو لەگەڵ زیتەڵەیە چاوپێکەوتن لەگەڵ دوو مناڵی زۆر ئەزیزکەین کە زۆر بەهرەمەندن و تا ئێستا 30 میوزیکی تایبەتی خۆیان داناوە دروستیان کردووە کە ئامێری پیانۆ ئەژەنن. زیتەڵەی هاوڕێم هەروەکو وتمان ئێمە سەردانی شار و وڵاتە دوورەکانی شەکەین ئەگەر چی دووریش بن ئەتوانن بە سکایپ قسەیان لەگەڵ بکەین وایە؟ بەڵێ تەوارجان وەکو خۆوتێ ئێمە لە کوردستان ئەتوانین سەردانی ئەو مناڵانە بکەین کە
لێمانەوە نزیکن بەڵام ئەم دوو هاوڕێمان بە بۆنەیەوەی کە لە وڵاتی ئەڵمانیان پێمان خۆش بوو بە سکایپ بەشدار بن لە بەرنمەکەی و لەگەڵمان نابن چۆنن هاوڕێکانمان باشن چۆنن؟ ئێوە چۆنن؟ زۆر زۆر باشین پێمان بڵێن ناوتان چییە لە پۆلی چەنن؟ من ناوم شاد کەیەندەی بایزنجیە تەمەنم هەشتا و یەپۆلی سێ ئافرین منیش ناوم یاد کەلەندەر بایزنجیە تەمەنم 10 ساڵ و لە پۆلی چوارم دەمە درێژ بن هەر بژی درێژ بن ئەمەش زیتەڵەی هاوڕێمانە و منیش تەوارم باشە پێم بڵێن ئێوە لە تەمەنی چەند ساڵیەوە خوتان ناوەتە ئەوەی کە میوزیک دابنێن و چۆن واتان لێ هات کە بتوانن ئەو بەهرەی لە خۆتانە بدۆزنەوە ئێمە خۆمان من بە 5 ساڵیە و براکەم بە 4 ساڵیەوە دەستمان کردو بە پیانۆ لێدان باشە باوکمان بە ئەوەکە خۆی تۆزێکمانی فێر کرد بانزای بە خێرایی فێربوون زۆر بە خێرایی شتەکانی فێربوون اینجا دوای 4 هەفتە 5 هەفتە دۆزیەوە کە بەهرەمەند بوو بۆ پیانۆ اینجا ئەکادێمی موزیک دایس و پۆیسی مۆسیقاوە یەگەدین هەر بژین سەرکەوتوو بن من زۆر شانازیتان پێواکەم و زۆریشم پێ خۆشە کە باوکتان و خێزانەکانتان یارمەتی ئێوە ئەیە بۆ ئەوەی کە بەهرەکانتان زیاتر گەشەی پێ بکەن هەروازی تەڵە تۆ پرسیاری تریچیت هەیە وەکو خۆشمان لە سەرتاوە ڕوونکردنەوەمانە ئەم دوو هاوڕێمان زیاتر ئامێری پیانۆژەنن باشە ئێوە لە هیچ ئامێرێکی ترەزانن تا ئیستر هەر پیانۆ بێدەین هەتا ئیستر جا ئامێری تر فێر نەبووین ڕاستە ئەزانن من زۆرم حەز لە پیانۆیە ئەتوانن منیش فێر بکەن بەهای دوو چاو شتێکی باشە هەردووکمان فێرە بین تەوارگان ڕاستە ئەجا بڵێن چی من و زیتەڵەی هاوڕێم گۆرانیەکمان هەیە و لە پلانیشمانە ئیشەڵڵا کار بکەین بۆ مناڵان بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن گۆرانی بڵێن پێتان خۆشە بێ ئێوە میوزیک دابنێن بۆ گۆرانیەکانی ئێمە زۆریش پێمان خۆشە ئافرین دەستان خۆش بێ باشە بە پرسیارێکتان لێ بکەم تا ئێستا بەشداری هیچ ئاهەنگێک یان چالاکیێکی قوتابخانە یان کۆنسێرتێک یان گۆرانیەکتان کردووە ئێمە تا ئیستا هەنە کۆنسێرتمان کردووە و پێشبەوکەی مۆسیقاشمان کردووە چوای پێشبەوکەی مۆسیقا و هەموویان یەکەم بوون کۆنسێرتیشمان کردووە هەنێ دەستان خۆش گەورەی ئەڵێ لە هەمویان یەکەم بووین بڵێ تەنیا لە وڵاتی ئەڵمانیا بەشداربوونیان چوونەتە وڵاتانی تریش مسابقەکان لە ئەڵمانیاوە کردمانە بەم مسابقە کە کردمانە هەنێکی هەبووە بەس بۆ شارەکەی خۆمان و دەروبەرەکەی بە مسابقەشمان کردووە کە ئالەمین هەر بژین بۆ هیوایە بکە ببنە دوو کەسی میوزیکژەنی ناوداری جیانی لە داهاتووە چاوەڕێەوەتان لێکم باشە؟ ئیشەڵڵا باشە پێم بڵێن هاوڕێی کورتان هەیە لەوێ؟ باوێ بام زۆربەی هاوێ خزمیشمانن خزمەکانیشتان زۆربەی لەوێن؟ باوێ زۆربیان بەم هاوگەشمان هەیە کە هەلوێبن باشە ئەی پێم بڵێن ئێوە لەگەڵ میوزیکەکەیە کاتێک کە ئامێرەکەی ئامێری پیانۆکە ئەژەنن گۆرانی ئەڵێن؟ هەتا ئیستر نازانین جایە جا نازانین ئەیکەین هەتا ئیستر گۆرانیمان نەوتووە باوکم پێمەوێ دەنگم زۆر خۆشەوە نازان جایە بەتەماین ببین بە گۆرانی بێژیانە باشە پێتان خۆشە بێ ئێستا گۆرانیەکمان بۆ بڵێن خۆتان ئامادە کردەوە بۆ گۆرانی وتن گۆرانیەکە زانن؟ ئێمە بۆتان بڵێن من و زیتەڵە؟ بەکەی خۆتان زیتەڵە بۆیان بڵێن؟ چ گۆرانێک بڵێن تەواچە گۆرانکی خۆمان دە باشە دەیڵە دەست پێ بکەین دەی پێتان خۆشە بێ؟ زۆریش پێمان خۆشە بێت گوێ لێ بگرنەوە میوزکی تریش ئەگەر هات بە مێشکتانە بۆمان دابنێن ئێمەش گۆرانی لەسەرەڵێن باشە؟ دەی زۆر چاکە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە و چەپڵەیە چەپڵێکمان بۆ لێ بن ئەی ئافرین دەستا خۆش دوایی ئەتوان لە ڕێی چەناڵ یوتوبەکەمانەوە گوێ لەو گۆرانیە بگرم بزان گۆرانیەکەمان چۆنە باشە ئەوڕێکانمان
باش باشە. ئەفەری تەوان پرسیارێکیان لێ بکەم باشە دەی باشە ئێوە تا ئێستا سووتان لە میوزیکی کوردی وەرگرتووە میوزیکی فۆلکلۆری کوردی یان تەنیا میوزیکی ڕۆژ ئاوایی ئەزانن بژەنن سوودی زۆرمان بینیوە مۆسیقای کوردی و ئیفۆلکلۆری کوردیش هەتا ئێستا مۆسیقای کوردی هەتا ئێستا هەندێکمان هێناو ئاغەنجمەندیشمان کردووە بۆ پیانۆ بە تەماین زیاتریش ئاغەنجمەندین بۆ پیانۆ و کتێبێکیشی لێدانێن هەتا ئێستا مۆسیقای کوردی نۆتەی نییە اینجا ئێمەش نۆتەکەی ئەنووسینەوە دەستپێچاوی خۆمانی بۆ داهێنین ئەفەرین فانتازی خۆی شیشمان تێخەین ئەفەرین ئەوە کارێکی زۆر باشە لەبەرەوەی گرنگی بە میوزیکی کوردیەن وای لەیەکە میوزیکی کوردی لە ناوچوون بپارێزن و بە زیندوی بیێڵنەوە ئێوە کارێکی زۆر باشەکەن هەر بژین ئەو کارەتانم زۆر بەدڵە ئەفەرین باشڵێکیان بۆ لێ بێنێمەش باشە پێم بڵێن ئێوە ڕۆژانە یاریەکەن پێکەوە یاری چیەکەن یاریەکەین بێکەوە زۆربەی کات مەرە ئەەکەین پاسکی بێخەوین بۆن یاوی ئەنە یاویشەکەین کە تا بەزارێکیان یاریش کە باستی یاری مێشکیش ئەەکەین بێکەوە واتە یاری تەرکیزەوەمە بەسیەوە ئەی ئافرین زۆر باشە یاری سەرنجدان یاریێکی زۆر گرنگە بۆ مێشک ئەو کاتە ئەتوانی بە باشی سەرنج بخەیتە سەر شتەکانی دەوروبەرێ لەسەر وانەکانێ وایە؟ بەوێ ئافرین باشە ئەی ئەم کاری میوزیک ژەنینە ڕێگری نەکردووە لە خوێندنەکەتان؟ چون ئێمە مۆسیقا و دەرسی مەکتەب کاتەکەمان چون بە باشی داناوە مشکلەمان نییە و دەرسی مەکتەبەکەش خۆی ئاسانە بۆمان زۆر مشکلەمان نییە پێی باشە ئەی کاتەکاتان چۆن تا بەش کردووە لە نێوان ڕاهێنانەکانی میوزیک و وانەکانتان واتە قوتابخانە و میوزیک مەکتەب ئەو شتانە کە لە مەکتەبەوە داوایەکەن ئەوانە چون ئاسان هەرکە بۆ نمونە ئەوەن سەریە بکە لە ماوە چون ئاسانە ماوە زوو پێمان تەواو بێت اینجا بۆ دای هەرچەندێکی سەری زۆر دوای کاتێکی باشمان ئەمێنێتەوە بتوانین تەبیینی مۆسیقاش بکەین ئەفرین زۆر باشە هەر بژین سەرکەوتوو بن و لەگەڵەوەشە ئامێری پیانۆش ئەویش چالاکیەکە بۆ مێشک لە کاتی پشۆکانتانە ئەتوانن بۆ شێوازە پشوو بن. باشە زیتەڵی هاوڕێم پرسیاری ترە هەیە لێیان؟ ئەی چۆن پرسیارم ماوە زۆر باشە ئێوە بەدەر لە کاری میوزیک واتە ڕاهێنانی میوزیکی حەستان بە چ یاریەکە ڕۆژانە خۆتان بە چی ترەوە سەرقاڵەکەن ئەخوێننەوە؟ باوێ کتێب ئەخوێنینەوە بان هەر کتێب خوێندنەوە ناکەین ئەو یاری مێشکانش ئەەکەین ئەو شتانن کە ئەیکەین باشە زیاتر بیش ئەوەن ئەو کتێبەمان بۆ خوێنەوە و دوای پیسیای هەیە یاکە بەسەی ئەو کتێبە ئەبێ کتێبێ بە جوانی بخوێنینەوە ئەبێ دوای پیشایەکانش کتێب خوێندنەوە خۆمان دایمەن ئەیکەین بەوەستەنیش کتێب خوێندنەوە کە ئاوا کاتمان هێتوانین بۆ پێی خۆمان شتێکین کتێبە خوێنینەوە پاسکی بێخەوین مەگە ئەەکەین یاریە هەر بژین باشە بن ئەی ئێوە هەوڵتان نەیەوە خۆشەویستی میوزیک لە نێوان هاوڕێکانتان ئازیاکان وا لە هاوڕێکانتان کەن کە ئەوانی شۆک و ئێوە خولیای میوزیکیان نەبێ خوو بەنە میوزیک دایستە هەنە هاوڵەی مەکتەب کە گویان لێ بووە ئەتوانین پیانۆ لێدین هەنێکی شتای خۆیان هێواش دەستیان پێکرد بۆ خۆشیان تێبن باشە ئەی باشە ئەگەر مناڵانی کورد بیان نەوێ کارەکانی ئێوە ببینن چۆن بیبینن؟ بە یوتوب شتەکانمان دایمەن بڵاوەکەین کوکیش بڵاوەکەین نۆتەکانیش خۆمان نووسیمانەوە بڵاویەکەینەوە ئەوانش ئیزی ڤیژن بەتەمای هەموو مۆسیقایەکی ئەنووسین زۆربەی مۆسیقاش کە بۆ مناڵ بتوانین ڤێژنێکی ئاسانتر بنووسین هەر کەسێکیش هەستا زۆر شتەکانمان پێ دەتوانێت بە یوتوب گوێگەبێت و بیبین
ئافرین زۆر ئەوە باشە، کارێکی سەرکەوتوو زۆر بن. باشە مناڵانی باشە. تریش ئەتوانن سوود لە میوزیکەکانی ئێوە وەرگرن و ئەوانیش وەکو ئێوە بەهرەمەند بنتیا وایە؟ بەوێ زۆر ڕاستە باشە بامنیش پرسیارێکتان لێ بکەم لە پلانتانە هەیە بێنەوە بۆ کوردستان و سەردانی ئێمەش بکەن؟ بەوێ بەتەمای کۆنسێرتکەین سەردانکەین بەتەمای ئەوانە زۆریش پێمان خۆشە بێ ئافرین ئەوە کارێکی زۆر باشە هەر بژین زۆر باشە و لەگەڵ ئەوەشا ئەتوانن ئێوە دەورێک بکەنەوە خولێک بکەنەوە بۆی کە مناڵەکانی هاوڕێتان سوودمەند بن مناڵانی کوردستان سوود لەتوانە و بەهرەکانی ئێوەش ببینن. باشە زۆر تەوار چاکە. با بزین ئەمان نەزانن لێرە ژمارەیەکی زۆر مناڵی بەهرەمەندەیە کە لە گروپەکانە هەن کە لە کوردستانن ڕاستە. میوزیک ژەنن ئامێری باشە ژەنن بزانین هەولیان نەیەوە کۆنتاکتکەن لەگەڵیانەواتە لیان نزیک بنەوە و کار لەگەڵ مناڵانی کوردستانە بکەن پەیوەندیتان هەیە بەڵێ بەنگە و خزمی خۆمان هەمانە پەیوەندی بام تایستە مناوی کەجا نایناسین کوردی تایستە بووی نەداوە کە تۆفونان بۆ بێ مناوێتی کوردستان تۆفونەکە پێمان دوێت ئەمە یانۆرێدەم یان شتێکی ئاوا ئەێن ئەوە زۆر چاکە. ئێمە توانین لە ڕێگەی بەرنمەکانمانەوە کۆنتاکت بکەین بۆ ئێوە پەیوەندەکانتان بۆ ئەوەی کە پەیوەندیتان هەبێت لەگەڵ مناڵە بەهرەمەندەکانی ئێرەش و پێکەوە بتوانن چەند میوزیکێک دانێن وایە زیتەڵا زۆر ڕاستە ئێمەش پێمان خۆشە بێ ئەوە کارێکی زۆر باشەوێ بە هاوبەشیر لەگەڵ مناڵانی کوردستانە لەگەڵ ئێوەش وەکو مناڵانی کوردی دانیشتووی ئەڵمانیا پێمان خۆشە ئەو نزیک بوونەوەیە هەبێت و بەیەکەوە کاری هاوبەش ئەنجام بن. باشە پێم بڵێن ئێوە سێری کارتۆنی مناڵانەکەن یاخود سێری ماوەی مناڵانەکەن؟ ئێمە یە یوتوب سی هەنێ ئەسویان کایتۆنەکەین هەنێکیش وامی ئەومانی زۆربەی ئەومانی بەم هەنێکی کەمی ساتیش بۆ مناوی بۆ مناوی هەنێکی کەمیشمان سێکردووە بەم کەم زۆر سێر ئەوانە ناکەین زیاتر خەریکی مۆسیقاین بەم بە کەمی هەسێر ئەوانش ئەکەین هەر بژین باشە بەڵام منیش داواکاریەکم لیانێ تەوارجان زیتەڵە پێیان بڵێ ئەزانیە بێ ئێوە بەردەوام چاوتان لەسەر کەناڵی کورسات بێ لەبەر ئەوەی ئاشنا بن بە بەرنمەکانی کورسات بە ماوەی مناڵانی کورسات بۆ ئەوەی مناڵانی کوردیش ببینن بۆ ئەوی بەهرەکانی مناڵانی کوردیش ببینن تەنیا چاوتان لەسەر کەناڵە بیانیەکان نەبێ بۆ ئەوەی گرنگی بن بە زمانەکەی خۆشتان بە تایبەتی بەرنامەی ئەلفوبێکە بەرنمەیەکی زۆر باش و سوودبەخشە بۆ ئێوە لەبەرەوەی ئێوە لە دەرەوەی وڵاتن کە ئەوە بەرنمەیەکی زۆر باشە گرنگی بە زمانی شیرینی کوردی ئەیە ئێوەش ئەو مناڵانەی کە لە دەوروبەرتانن لە وڵاتی ئەڵمانیا پێویستە پێیان بڵێن هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 بەکاتی کوردستان ماوەی مناڵانمانەیە کە زانیاری زۆر بە سوودمانەیە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە هەروەها گەشتمانەیە بە شار و شارۆچکەکانی کوردستانە بە گوندەکانی کوردستانە بۆ ئەوەی ئێوەش شارەزای تەواوی کوردستان بن باشە ئەو ڕێکانە ڕاستە بەوانیش بە تەماین سێ هەنێکیشمان بینیوە هەتا ئێستا هەنێ ئافرین دەستا خۆش بێ. سەرکەوتوو بن زۆرمان پێ خۆش بوو کە چاوپێکەوتنمان کرد لەگەڵ ئێوە و گفتوگۆیەکمان کرد بە هیوای ئەوەی کە مناڵانی بەهرەمەندی وەکو ئێوە زۆر بن و خێزانەکانیان بەو شێوەی باوکی تۆش هاوکاریان بکە خواتان لەگەڵ ئێمە هیچمان نەماوە بۆیان زینەوانی چەماوە تەوارگیان ئێمە زۆرمان پێخۆش بووەوە کاتان بۆ ئێمە هەبوو ئەم پێش ئەم بینینە جوانە بکەین بێکەوە ئێمەش زۆر ئێمەش زۆر دڵخۆش بووین واتەوار زۆر ڕاستە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنمەکەمانە دڵخۆش بووین بەو هیوایی کە بتوانین لە کاتێکی ترا پێتان شادبینەوە لە بەرنمەیەکی ترا لەگەڵمان نابن سوپاس هاوڕێکانم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواحافیز خواحافیز
مناڵەکانی هاوڕێمان هەروەکو بینیتان مناڵەکانی ئەم جارەمان زۆر بەهرەمەند بوون بۆیە ئێوە دەتوانن چاو لە هاوڕێکانتان کەن و بەهرەکانی خۆتان بدۆزنەوە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکەن وایە زیتەڵە؟ بە دڵنیاییەوە تەوەرجان زۆر ڕاستە ئێمە چاوەڕێ مناڵەکانی ترین ئەوانەی ئەیانێ پەیوەندیمان پێ بکەن و بەهرەکانی خۆیان پیشانی هاوڕێکانیان بن بۆیە چاوەڕێتانین بە زووتری کات پەیوەندیمان پێ بکەن خۆشمانەوێن هەر شاد بن خواتان لەگەڵ لەگەڵ